بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لە ستۆدیۆی ١٩٤ لەگەڵتانین بۆ قسەکردن لەگەڵ دوو لە کاندیدا بەڕێزەکانی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردننی پارلەمانی کوردستان. ئەم دوو بەڕێزە هەریەک لە مامۆستایانی زانکۆ مامۆستا فاروق محەممەد کاندیدی ژمارە 16 لە لیستی ١٩४ کۆمەڵی ئیسلامی و هەروەها مامۆستا شێرزاد نووری کاندیدی ژمارە 23 لیستی ١٩४ کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ هەڵبژاردننی پارلەمانی کوردستان. بەخێر بێ زۆر سوپاسان دەکەم سپاس بۆ لیستی بۆ بەرنامەی هەڵبەت بەرنامەی ستۆدیۆی ١٩٤. مامۆستا فاروق دەمەوێت لە بەڕستەوە دەست پێ بکەم بەڵام بەر لەوەی ڕووی پرسیارم کەمە بەڕێستان دەمەوێت سیڤی بەڕێستان بخوێنمەوە بۆ بینەناری بەڕێز هەڵبەت مامۆستا فاروق. ناوی تەواوی فاروق محەممەد محەممەد ئەمین لە دایکبووی ساڵی 1970 لە شاری سلەیمانی لە بەشی مێژوو کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلەیمانی بە پلەی یەکەم بە کالۆرسی بەدەستێناوە. هەروەها خاوەنی ماستەریشە لە کۆلێجی ئادەب لە زانکۆی سلەیمانی بۆ ساڵی 2013. ئێستاش مامۆستای زانکۆی لە بەشی مێژوو کۆلێجی پەروەردە زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلەیمانی. زۆر باشە. هەروەها زمانی عەرەبی و ئینگلیزی بەباشی دەزانی. هەڵبەت ئەم سیڤی و تەواوی ئەوەی کە لەم سیفێدا هەیە دواتر لەسەر شاشەکەش دەیبینن. زۆر باشە. داوا دەکەم ئەگەر لە کۆنتڕۆڵ ئەم سیڤیە بخەنە سەر شاشە وەک لە سیڤی بەڕێزیان داهاتۆ بەشداری چەندین خول و کۆنفرانسی زانستی کردووە. زۆر چاکێستا لەسەر شاشە دەیبینن. خاوەنی کتێبێک و چەندین توێژینەوەی بڵاوکراوە لە گۆڤارە زانستیەکان. ئەزمموی 10 ساڵ کاری ڕێکخراوەیی هەیە بۆ ماوەی 4 ساڵ بەرپرسی ئۆفیسی گشتی سەنتەری پەرەپێدانی لاوان بووە. ئێستاش سەرۆکی بۆردی توێژینەوەی سیاسی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیە. مامۆستا گیان دووبارە بەخێر بێ. سوپاست دەکەم. دووبارە سڵاوتان لێبێت. مامۆستای بەڕێز مامۆستا فاروق بەڕێز وەکو مامۆستایەکی زانکۆ کۆمەڵی ئیسلامی کارنامەیەشی هەیە بۆ هەڵبژاردن و هەروەها بۆ دواتری پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستان لە کاتی ئیشکردن لە ناو پەرلەمانی کوردستان. بەڕێزتان هەلن ئامادەن بۆ هەڵگرتنی ئەم کارنامەیە و داکۆچی لێکردنی لە ئایندەدا ئەگەر بوون بە پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان. چۆن لەو بارەوە قسە دەکەی؟ بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان. سوپاس کاکش و سوپاس بۆ جەنابتان و سڵاو ڕێز بۆ بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە ئێمە لە ڕاستیدا ئەوەی کە خاڵی جاکەرەوە و یاخود سیفاتێک کە کۆمەڵی ئیسلامی پێ ناسێت و بریتە لە ڕازگۆیی لەگە خەڵکی کوردستانە و لە ماوەکانی ڕابردووە فعلەن خەڵکی کوردستان ئەم صدق و ڕازگۆیی لە و ئەم خان هەڵوێستی لە کۆمەڵی ئیسلامی دابینیوە. بۆیە ئێمە هەرگیز شتێک بۆ خەڵک ڕناگەێنی بەرنمەیەک دانانین کە توانای جێبەجێکردنیمان نەبێت یاخود کە نەمانەوێت جێبەجێ بکەین. بۆیە ئێمە کاتێکەوە ئەو بەرنمەیە دانراوەکو بەرنمەی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی دیار لەلایەن لیژنەیەک و پێگەێنراوە دواتر لایەن ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی پەسەند کراوە دوای تاوتێکردن و دراسەکردن و پرسوڕا و ڕاوێژکردن و هەوڵمان داوە بەرنمەیەکی واقعی و عەمەلی و هاوکات سەردەمیانە دابنین. بەرنمەیەک کە قابلی جێبەجێکردن لەسەر ئەرزی واقع. بەرنمەیەک کە بەشێکی لەو کارنامەی ئەمە لە ڕابردووە لە ڕێی نوێنەرەکانمان لە حکومەت لە پەرلەمان. زۆر چاکە. بەڕێزت خۆت ئەندامی لیژنەی نووسینەوەی ئەم کارنامەیە بووی ینی لە سیاقەکردنی بەشدار بووی. قسە زۆر بە متمانەوە قسە لەسەر ئەوە دەکەی کە ئەم کارنامەیە هەلە بۆ ئەوەی تەطبیق بکرێت بە شتێکی واقعی ناوی دەبێت. ینی چی وا لێ دەکات بەو شێوەیە ینی لە متمانە و لە سیاق قسە بکەی. ئێمە لە ماوەی ڕابردوودا وەکو لایەنێکی سیاسی سەرەکی لە ماوەی 4-5 ساڵی ڕابردوودا وەوەی کە لەگەڵ ئێش و ژانەکانی خەڵکی کوردستان نبووین ئەزانین معاناتی خەڵکی کوردستان چییە و ئەزانیش کامەن کە داواکارەکانی خەڵکی کوردستانە و ئەزانین کە لە ڕابردووشدا هۆکارگەلێکە بووە کە لایەنەکانی دەسەڵات
لەبەر بەرژەوەندی چه حیزبی چه شخصی چه ئایندەی خۆیان ئەمانان نەکردووە ئەمانان جێبەجێ نەکردو بۆیە ئێمە دڵنیان لەوەی کە تیمی ئێمە لە ئایندەدا ئەتوانێت کار لەسەر جێبەجێکردنی ئەم بەرنامەیە بکەن بەرنامە واقعیەکە بۆ نمونە ئێمە لە تەمان بەرنامەکەمان بەسەر 7 تەوەرا دابەش کراوە تەوەری سیاسی یاسایی و ئابووری و خۆشگوزارانی و ئاینی کۆمەڵایەتی پەروەردە فێکردن شەفافێت و بەو جۆرە بۆ نمونە باز لە شەفافیەتی داهات دەکەین یعنی ئەمە شەفافکردنی داهات یعنی کارێک نییە بەڕاستی ئەگەر ئیرادە هەبێ ئەوەندە قورس بێ ئێوە وەزارەتی معنی هەیە کۆمپانیای بۆ پێگەنراوە و بۆ نمونە ئەنجومەنی یاخود بڵێن سندوقی داهاتە نەوت و گازەکان لە پەرلەمان پەسەند کراوە ئێمە داوای ئەومان کردو کاتە لەڕێی ئەمە ئەتوانین ئەو بکەین بۆ لە پەرلەمان یاساکە دەرچوو حکومەت جێبەجێ ناکەن بۆ یەگەمە بچینە حکومەتەوە جێبەجێ ئەەکەین چکێمە خاوەنی وعد و بەڵێن لەگەڵ خەڵکی خۆمانە بۆ نمونە لە بواری پەروەردە باز لەوە دەگەین کە پێویستە قوتابخانەی هاوچەرخ دروست بکرێ و کۆتایی بە دوودەوامی سەداوین بهێنێت هو دەشزانە ئەمە گرفتێکی گەورەی ئێستا لە پرۆسەی خەڵکە بەڕاستی پەروەردە لە وڵاتەیە لە قەیرانێکی گەورەدا ماوەس شۆڕش ئێمە بڕۆ چەندی قوتابخانە هەیە لەژێر مەترسی ڕووخاندایە یعنی خۆ تۆ نۆژەنکردنەوەی قوتابخانە کارێکی ئەوەندە ئەستەمە قورس نییە بەڕاستی ئەگەر حکومەت ئیرادەی بی و بیەوێت ئێمە ئەبینین حکومەت یاریمی کوردستان دێ چەندین دەفتەر لە شتێکی بۆنەیەکی لاوەشیدا سەرفەکە لە بۆ نمونە مەراسیمێک بۆ هەڵبژاردننی شاجوان لە مەراسیمێک نازانم بۆ عرضکردنی جلوبەرگ و مۆدیلات چەندین دەفتەر سەرفەکە ناتوانم دەفتەرانە قوتابخانەی پێ بکاتەوە ئەنی تەنها ئەو گەندەڵێک کە حکومەت هەرێمی کوردستان و دوو حیزبی دەسەڵات لە ماوەکانی ڕابردووە کردوانەوە لەسەری بەردەوامن تەنها ڕێژەی لەم گەندەڵانە کەم بکرێتەوە ئەتوانێت پێداویستەکانی کەرتی پەروەردە بە ئاسانی جێبەجێ کۆتایی بەجێشکانی کەرتی پەروەردە بهێنرێ کاتە ئێمە بەرنامەکەمان کە دامانەوە بەرنامەیەکی واقعی و عملیە بۆ نمونە لە ڕووی یاسایە باز دەچیەکەین باز لە ئەکتیڤکردنی دامەزراوە دەستی نەزاهاکەین ئەکتیڤکردنی دیوانی چاودێری دارایی ئەەکەین ئێمە ئەمە شتێک نییە قابلیکردن نەبێ ئەگەر ئیرادە هەبێ ئەگەر دەسەڵات بێ بۆ ئێمە کەرچینە حکومەتەوە و بۆ یاخود لە فراکسیۆنی ئایندەی پەرلەمانەوە واگەر ئێمە لەگەڵ کۆمەڵک هێزی کە لەبەرەی ئۆپۆزیسیۆن بتوانین پێکەوە حکومەتی ئایندە پێک بێنین بە دڵنیای ئەو بەرنامێ جێبەجێ دەکەین و هەوڵی جێبەجێکردنی بە ڕێژێکی زۆر دەدەین هەروە ئێمە لێرەوە داوا لە ڕێکخراوەکان دەکەین ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوە چاودێرەکان ئێمە کۆمەڵی ڕێکخراو مؤسسەمانەیە کە پێوەستن بە کەرتە جیاوازەکانەوە بێن ئەم کارنامەی ئێمە لەلای خۆیان کە بێگومان هەڵیشی دەگرن بێن لە ماوەی ڕابردووە فراکسیۆنی ئێمە لە پەرلەمانی کوردستان و ئەگەر ئێمە لەگەڵ چەند لایەنێکی ناڕازی لە دەرەوە یەکی دوو پارتی حکومەتمان پێگەێنا بێن لەسەر ئەو بەرنامەی ئێمە ئامادەین لە پێشنیمان لەگەڵا بکەین لە داهاتوودا متابعەت کەم بزانە ئێمە چەندی هەوڵی بۆ جێبەجێکردنی ئەدەین و چەندی جێبەجێ ناکەین کە دڵنیام بەشی هەرە زۆری هەوڵەدەین ئەوی لە توانە و ئیرادی ئێمەدا هەبێ کە بێگومان ئێمە گەر لە دەسەڵاتە بین ئەتوانین بیکەین بەڵام ئەوی لە توانە و ئیرادی ئێمەدا هەبێ هەوڵی جێبەجێکردنی ئەدەین چ لە حکومەت بین چ معارەضە بین ئەبینە هێزی فشار بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامەمان لەسەر ئەرزی واقع زۆر چاک دەچم بۆ لای مامۆستا شێرزاد نووری علی ئەحمەد بەڵامبەر لەوەی ڕووی پرسیارم کەمە مامۆستای بەڕێز لە کۆنتڕۆڵ بەڵکوم سیڤی بەڕێز مامۆستا شێرزاد بخەنە سەر شاشەکە تا ئەو کاتی ئامادە دەبێ من کەمێک قسە دەکەم لەسەر سیڤی بەڕێزیان هەڵبەت ناوی تەواوی زۆر چاکە گەر حازرە بیخەنە سەر شاشە دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێبێت مامۆستا شێرزاد نووری ناسراو بە مامۆستا شێرزاد بازیانی کاندیدی ژمارە 23 لە لیستی 104 دووبارە بخێر بێ سوپاس دەکەم بەڕێز ئامادەی لێرە
مامۆستا بەڕێز مامۆستای زانکۆی وەزیفەکەت وەزیفەیەکی میهەنیە مختصیشی بە ژمێریاری و بە دارایی پەرلەمانی شوێنێکە بۆ یاسادانان و بۆ جۆرێک لە سیاست و ڕسمی سیاست لە هەرێمی کوردستان بۆچی بڕیارەداوە وەزیفە میهەنێکی خۆت بگۆڕی بە وەزیفەیە کە بریتێ لە یاسادانان و نەوعێک لە سیاستکردن؟ پێشەکی بە ناوی خوا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بە سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی خۆشەویستی پەیام هەیە. دیارەوەکو بەڕێزت ئاماژەت پێ ئێمە مامۆستای زانکۆین لە بواری ژمێریاری و داراییە و ژمێریاری و داراییش یەکێکە لەو بوارانی کە زۆر پێویستە بۆ پەرلەمانی کوردستان چکا بە شێوەیەکی سەرەکی وەک ئاگادارن ئیشی پەرلەمان کە بریتێ لە یاسادانان و چاودێریکردنی حکومەت لەگەڵ بوجە و میزانیە کەواتە دوان لە کارە سەرەکیەکانی پەرلەمان تایبەتە بە مەسەلەی چاودێری و مەسەلەی دانان و بوجەی میزانیە ئەمە تایبەتە بە ئەو کەسانی کە لە بواری ژمێریاری و داراییە شارەزان یاخود ئێمە جگەلەوەی کە مامۆستای زانکۆین ماوەیەکە کە مامۆستای زانکۆین بەڵام پێشتر لە بە عملی وەکو لە سیڤەکە باسکرا لە وەزارەتی کوشت و کاڵ لێپرسر بڵنج لە کاری ژمێریاریە کارمان کردووە و لە بودجەی پەرەپێدان و پەرەپێدانی هەرێمەکانە کارمان کردووە کەواتە ئێمە ئەتوانین لە پەرلەمانە چاودێرێکی باش من بەسەر حکومەتەوە و لە ڕۆڵمان هەبێت لەوەی کەوە سەخت بکەین ساڵانە بە هەوەسی خۆیان حکومەت بە هەوەسی خۆی پارە خەرج نەکات داهات وەرنەگرێت چونکە لە هەموو وڵاتێکە مەسەلەی وەرگرتنی داهات و کردنی خەرجی بەپێی یاسا ڕێک ئەخرەیەکە ئەویش بە پەسەندکردنی بودجە هەز ناکەی حکومەت لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لە ڕێگەی هێنانی ڕێکخراوێک لە دەرەوە ڕێکخراوی دەلوێت ئەم ئەرکەی لە کۆڵ ئێوە کردوێتەوە هەرچی ژمێریاری و چاودێری داراوی و ئەمانە یعنی حاڵەتی بوونی ڕێکخراوێک کە وەزیفەکەی ئەوەیە ئەمە بکە ینی ڕۆڵی ئێوە لەو کاتەدا مامۆستا شۆڕش ئەوەی کە حکومەتی هەرێم هێناوێتی لە ئەو ڕێکخراوی دیرۆیتە کە بۆ چاودێریکردنی داهاتی نەوت و بەدوادا چوون بۆ فرۆشتنی نەوت بەڕاستی ئەمە چۆنەڵی وەکو شاردنەوەیەکە یاخود پەردەپۆشکردنێکە بۆ ئەو هەموو گەندەڵی و بەهەدەردانی سامانی وڵاتە بووە چونکە لە هەموو وڵاتێکە ئەوەی کە چاودێرە بەسەر حکومەتەوە پەرلەمانی کوردستانە یاخر ناکرێت تۆشتەکانە لە پەرلەمانی کوردستان شاردبێتەوە ئەوە بۆ چەند ساڵە چێ بودجە نایەتە پەرلەمان دەی لە هەموو وڵاتێکە تاوەکو بودجە نایەتە لە هەموو فەرمانگەکانەوە بەرز نەبێتەوە بۆ وەزارەتەکان و لە وەزارەتەکانەوە بۆ وەزارەتی دارایی و بە مەرحەلەیە لە وەزارەتی داراییەوە بۆ ئەنجومەنی وەزیران و لە ئەنجومەنی وەزیران و نەچێتە پەرلەمان و لە پەرلەمانە بە زۆری دەنگ پەسەند نەکرێ ئەو کاتە پێ ئەوترێ پرۆژە یاسای بودجە کەواتە ئەو کاتە حکومەت دەستکراوەیە بۆ خەرجکردن کەواتە ئەمە چەند ساڵە حکومەت بەدەر لە یاسای بودجە پارەی خەرج کردووە و داهاتی وەرگرتووە کەواتە چەند ساڵە بە نایاسایی هەم داهات وەرگیرا و هەم پارەش خەرج کراوە و باشترین چاودێریش بەسەر حکومەتەوە پەرلەمان نوێنەری هەموو خەڵکی کوردستانە بە جیاوازی ڕەنگ و بۆچوونەکانەوە بەڵام تۆ ڕێکخراوێک ئەهێنی کەواتە هەر کەسێک بۆ کردنی پەردەپۆشکردنی هەر تاوانێک بێت دیارەکە خۆی کەسێک وەکو شایەت بیهێنێت کەواتە ئەو شایەتەش یاخود ئەو چاودێریش هەر لە قازانج و بەرژەوەندی خۆیان ئیشەکات ئەگینا بۆ تۆ ناهێڵیش شەفاف نیت شتەکان دەرناخی بۆ پەرلەمان بەڵام ڕێکخراوێکی تر ئەهێنیت ئەمە تەنها بۆ پەردەپۆشکردنە زۆر چاکە مامۆستا لە کاتێکدا ئەم دوو حزبە پارتی و یەکێتی دەتوانن لە هەر کاتێکدا بیانەوێ پەرلەمان پەکخەن ئیفلیزیکەن و بینیشمان لە ماوەکانی ڕابردوو بن منە چۆن پارتی دەرکای پەرلەمانیدا خست وەسرۆ کەشی ناردەوە بۆ ماڵەوە یعنی نەیەشت تەنانەت داخلی پایتەختی هەرێمی کوردستانیش بێت لەوە حاڵێکدا کە ئەگەری زۆر هەیە ئەمە یعنی دووبارە بێتەوە یعنی باشە ینی لەم کاتەدا بوونی خەڵکانی میهەنی لە پەرلەمان و لەگەڵ نەبوونی هیچ فەرقێکی هەست ناکەی نییە کاکە شۆڕش بەدەم ئەمە ترسیانە هەن بەڵێ پرسیارەکە زۆر جوانە و یەکێک لەو تێبینیانەی خەڵک لەوانەیە لەسەر خولی پێشووی پەرلەمان ئەوە بووە کاتێک کە پەرلەمان ڕێگەی لێ ژیراوە ڕێگە لە سەرۆکی پەرلەمان ژیراوە نیان هێشتوو ئەکتیڤ بێت بۆ بێدەنگیەک باڵی کێشاوە بەسەر ئەو لایەنانەی کەوە ڕێگەیان لێ ژیراوە کەواتە ئێمە داوا لە خەڵکی کوردستانەکەین ئەگەر هات و خەڵکی کوردستان متمانەیان بەخشی بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی ئێمە بتوانین چارەکێکی پەرلەمان بەدەست بێن واتە چارەکێک لە کورسەکانی پەرلەمان بەدەست بێنین ئەو کاتە ئەگەر هەر ڕێگریەک بێتە پێش ئێمە دڵنیابن ئەو خەڵکی کە دەنگی پێداوین بەقەدر ئەو ژمارەیە ئێمەش ئەو کاتە شەقام ئەجوڵێنین ڕوبەڕوویان ئەبینەوە
دەسەوستان نابین وەکو پێشوو لە کاتێکا لەوانەیە لایەن هەبوو بێ چارەکێکی کورسیەکانی پارلەمانی بەدەست هێنابێ و بەڵام کاتێک کە ڕێگری لێکرا پەنای نەبەت بۆ جوڵاندنی شەقام چکە ئێمە جوڵاندنی شەقام و دەربڕینی ناڕەزایی و وروژاندنی جەماوەر مادام جەماوەرێکە پشت بە ئێمە پشت بە جەماوەری ببەستن و جەماوەرێکیش دەنگی بێمەدا بێت کەواتە زۆر ئاساییە لە کاتی هەر ڕێگریەکە ئێمە جەماوەریان لێ بجوڵێنین و بەو شێوەیە ئەو ڕێگریانە و ئەو کۆسپانە لابین لە بەردەم پەرلەمانی کوردستان. ینی جارێشتر بە شەقام هەڕەشە لە پارتی یەکێتی و ئەم دەسەڵاتە دەکەنەوە. ئێمە کە جەماوەری خەڵکی کوردستان دەنگمان پێبن و متمانی زۆر بەدەست بێنین بەڵێ کەواتە ئێمە زۆر ئاساییە پەنا بۆ شەقامە بین و بە شەقامیش هەڕەشە لە خەڵکەکەین چکە ئێمە نوێنەری شەقامی. زۆر چاکە زۆر چاکە مامۆستا فاروق قسە لەسەرەوە کرد کە ئەم کارنامەیە کە کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان هەیەتی کارنامەیەشی واقعیە و هەوڵیش دەدەن لە کاتی چونتان بۆ پەرلەمانی کوردستان جێبەجێ بکەن. بەڵام خەڵکێکی یەکسەر لەسەر ئەوە دەکات کە کارنامەی حیزبەکان بە شێوەیەشی گشتی هیچ پەیوەندی نییە بەوەی کە واقعیە یاخود واقعینی ئەوەندەی پەیوەندی هەیە بە دۆخی ڕۆژانی بەڕێوەچوونی هەڵبژاردن. ئەوەی کە هەیە کۆی ئەوەی کە هەیە دوزار دەچێتەوە خزمەتی بانگەشەی هەڵبژاردن و هیچی تر لە دوای کۆتایی هاتنی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکان ئەم کارنامانەی کە لە بەردەستی هەموو حیزبەکان ئەمەش کۆتایی پێدەێت ینی زمانە چی ئەمە ئێوەش دوبارەی نەکەنەوە ینی بەڵێ خەڵکی کوردستان ئەتوانێت لەس ئێمە ئامادەین بۆ هەموو چاودێریەک بۆ هەموو ڕقابەیەکی خەڵکی کوردستان وەکو بیدای وتم بۆ هەموو ڕێکخراوەکان لە ئێستاوە ئەو نسخەیەک لەو کارنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی بۆ انتخاباتی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لای خۆیان ئەرشیف بکەن لە ماوەکانی ئایندە لەسەر خاڵ بە خاڵی ئامادەیە بچینە بەردەم لێپێشتنەوەی تاک بە تاشی دەنگدرانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی. کاک شۆرج ئەم بێمەتمانی خەڵک لەوە سەرچاوی گرتووە کە دوو حیزبی دەسەڵاتدار لە ماوەکانی ڕابردوودا هاتوون کۆمەڵ وعدی بێبەڵەن بێکردارە بە خەڵکی کوردستاندا و نام بردوێتە ئێستاش وعد دەدەن ئەوە کۆمەڵی ئیسلامی نیە وعدەکانی نەبرد بێزە کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە وعدی داوا لە ڕابردووە لە ڕێی فراکسیۆنەکەیەوە کە تا چۆن دەڵێ ئەو پەڕیتوانە دیفاعمان لە سەرۆری یاسا کردووە دیفاعمان لە ئەوە کردو کە پەرلەمان بە نایاسایی داخراوە ئەوە سکرتێرەکەی پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی بوو کە ئیستیقالێکی لەوەی ئامادە نەبوو پەرلەمانێکی بێناوەڕۆک کارا بکاتەوە ئەوە سکرتێری پەرلەمانی کوردستان بوو کە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بوو کە ئامادە نەبوو بچێتە ژێرباری ئەو واقعەی کە پارتی ئەویست بیسەپێنێ بەسەر پەرلەمانی کوردستانە بۆ سکرتێری پەرلەمان بچووە پەرلەمان خۆڕێگریان لێ نەدەکرد بچووە لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان کارا بکات و کۆبوونەوەکان دەست بکات سکرتێر دەبوو ئێستا سکرتێر دەبوو بێگومان ئێستا سکرتێر دەبوو کۆمەڵی ئیمتیازی مادی و ئەوەشی پێدرا بەڵام کۆمەڵی ئیسلامی دەدرا بە حیزبەکەشی دەدرا بە حیزبەکەش حیزبەکەەوە قبوڵ ناکات کۆمەڵی ئیسلامی بێگومان بەڵام کۆمەڵی ئیسلامی هەمیشە باجی داوە قوربانی داوە لە پێناو خەڵکی کوردستان زۆر چاکە مامۆستا خۆی ئەگەر ڕگەم بێ کاک شۆرجان بەرژەوەندەکانی خۆی کورێ قوربانی بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان ئەوە حیزبی کێیە لایەنی کێ لە ئێستا بانگەشە بۆ هەلی کارەکە کە خۆیان لە ڕابردووەکان بێکار مامۆستا تۆ لەو بارەوە دەڵێتی بە تایبەتی پارتی و یەکێتی لە ماوەکانی ڕابردوو کۆمەڵێ بەڵێنی زۆریان داوە لە خولەکانی پێشووتری ینی ماوەکانی بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن هەمومان لە بیرمانە بە نمونە سەرۆکی ئێسای حکوومەت تەنانە قسەی لەسەرەوە دەکرد کە بەشێک لە داهاتینەوەت لە ئایندەدا ئەگەر پارتەکەیان دەرچێت دەدا بە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە کاتێکدا بەڵێنەکانیان جێبەجێ نەکرد و ئێستاش جار لە دوای جار بەڵێنی گەورەتر ینی دەدەن تۆ لەو بارەوە دەڵێسی وەکو هاوڵاتێک ینی بە نمونە تۆ حەز بە چی دەکەی ینی بەڕاستی ڕوویدەم لە خەڵکی کوردستانە هەر بیرکەن و لە چەند ساڵی پێشووە طبعا وعد و بەڵێنی زۆر ئەم دوولایەنە وعد و بەڵێنی زۆریان داوە و ئەو وعد و بەڵێنانە لە بەرامبەر ئەوەیە بۆ کە جێبەجێ بکرێت چکە ئێمە داهات و سەرۆت و سامانێکی ئەو نەمان هەیە کە وعد و بەڵێنانی پێ جێبەجێ بێت بەڵام پێیان جێبەجێ نەکراوە هەر سەرۆکی حکوومەت بوو لە بانگەشەی هەڵبژاردننی پێشووە وتی ئێمە کۆمپانیایەکی نەوتی نیشتیمانی دروست دەکەین ئەبێ هەموو تاکێکی ئەم وڵاتە سەهمی هەبێت لەو کۆمپانیایە لەو کۆمپانیای واتە پارەی فرۆشتنی نەوت وەرگێ بەڵام نەک پارەی فرۆشتنی نەوتی وەرنەگرت ئەوە بوو کە موچەی فەرمانبەرانیان بڕی سیستەمی بەناو پاشەکەوتی موچەیان دانا کۆمەڵی وێرانکاری و برسێتی و ناڕەحەتیان تووشی ئەم وڵاتە کرد لەبەر ئەوە ئەگەر خەڵک بیر بکاتەوە ئەوان زۆر لە ساڵی 92 بەڵێن بە خەڵکە دەن هەر جارێکە زۆر بەڵێنی گەوریان بە خەڵک دابێ ئیلا وڵاتیان زیاتر تووشی نەهامەتی و دەردەسەری کرد زۆر چاکە ماوەسە باسی سیستەمی پاشەکەوتی موچەت کرد لە میانێ قسەکانت هەز ناکەی ئەم دوو پارتە کە پەنایان بردەبەر ئەم سیستەمە
بۆ تێپەڕاندنی دۆخێکی نەخوازراوە بوو کە لە پەر لە ناکەوە هاتە پێشەوە و بڕیارێک بوو زۆریش لە جێ خۆیدا بوو خۆیان ئەم قسەیە دەکەن ینی بڕێز وەکو مختص لە حسابات و لە دارایی لەوبارەوەیانی ئەگەر دەڵێ چی لە کاتێک لە کاتەکانە بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە کە دابەزی بۆ 25 دلار حکوومەتی هەرێم پەنای بردبێ بۆ سیستەمی پاشەکەوت طبعا ئەوە دیارە لە هەموو وڵاتانە کە کاتێک کورتێنانی بودجە ئەبێت دەوڵەت پەنا بۆ چەند شتێکە بە یا قەرزی ناوخۆ یاخود قەرزی دەرەکی قەرزی دەرەکی ئەوە هەمومان نەزانین کە خطورەتی زۆر لەسرە و بۆی هەیە ئەو هەرێمە یاخود ئەو دەوڵەتە سیادەی خۆشی لە دەست بات و قەرزی ناوخۆش هەیە کە بەو شێوە قەرز لە دەوڵەمەندەکان یاخود زیادکردنی ڕسومات و باج ئۆ بکە بەڵام حکوومەتی هەرێم بەبێ گەڕانەوە بۆ هیچ یاسایەکی ئابووری پەنای برد بۆ دانانی سیستەمی پاشەکەوت و بەشێکی زۆری موچەی فەرمانبەرانی بڕی و ناڕاستیش بوو لەگەڵ خەڵکی کوردستان و فەرمانبەرانە وتی ئێمە لەگەڵ دابەزینی ئەم نرخەیە ئێمە پاشەکەوتی موچەمان داناوە لەگەڵ هەر بەرزبوونەوەیەک لە نرخی نەوتە ئێمە گۆڕانکاری ئەەکەین ئەوە بوو بینیمان نزیکەی 2 ساڵی بەسەر ڕووی هیچ نرخی نەوت بەردەوام بەرزە بۆ بەرەو 30 دلار و بەرەو 40 دلار و بەرەو 50 دلار دەستکاری پاشەکەوتی نەکرد تاوەکو بەهاری ئەم ساڵ لە ژێر خۆپشاندان و زەختی جەماوەرە کاتێک کە خۆپشاندانی هەرێمی کوردستان گەشتە شاری هەولێر و خەڵکی هەولێریش خەڵکی دوهۆک و هەولێریش هاتنە سەر خەت ئەو بۆ حکوومەتی هەرێم جارێکی تر بە ناچاری چاوی خشانەوە بە پاشەکەوتی موچەیە ئەویش بەلابردنی نا بەکەمکردنەوەی بەشێک لە پاشەکەوتەکە کە لەو کاتەوەی کە کەمی کردو تاوەکو ئێستا نرخی نەوت فرۆشتنی نەوت تا ئێستا 30 دلاری کە بەرز بۆتەوە کەواتە ئێستا کاتی ئەوەیە کە سیستەمی پاشەکەوتی موچە ئەبوایە حکوومەتی هەرێم لای ببردایە بەتایبەتی کە ئێستا بەرپرسانی باڵیان لە حکوومەت خۆیان دەڵێن لە ڕووی ئابووریەوە لە ڕووی داراییشەوە ینی دۆخی حکوومەت بەرەو ئەوە دەچێت کە باش ببێ ینی هەم جێگری سەرۆکی حکوومەت خوبا تاالبانی ئەم قسەیە دەکات لەم ڕۆژانە و هەم ئەم ڕۆژانی وتەبێژی ینی حکوومەت سفنزەی ئەم قسەیە تاکی دەکاتەوە ینی کاکە شۆڕش بۆ ئەمە ناکەن ینی ئەوان ئۆپۆزیسیۆنین ئەوان لە دەسەڵاتان ئێمە داوا ئەکەین ئەڵین ئەبێ لا ببرێ پاشەکەوتی موچە نەمێنێ و فترەیەکی زەمەنیش دابنرێ بە جۆرێک کە کار لە هەڵاوسانی ئابووری نەکات ئەو پاشەکەوتی پێشتر دراوە وردە وردە لەگەڵ موچەکانە بدرێتەوە بە فەرمانبەران کەواتە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن وەکو لایەنێکی ناڕازی وەکو لایەنێک کە دژی ئەم دوو دەسەڵاتین داوا ئەکەین بەڵام ئەوان لە دەسەڵاتان ئەی بۆ جێبەجێ ناکەن بۆ بەڵێن ئەدەن ینی چی متمانەیە خەڵکی کوردستان ئایا من بە خەڵکی کوردستان لەم ئایا ئێوە متمانەتان ماوە لە دوای ئەو جێبەجێ ئەەکەین کەواتە ئەیکەنە دوای هەڵبژاردنەکان لە دوای هەڵبژاردنەکان کە ئێوە متمانەتان پێدا دەنگیان هێنا کورسیان هێنا ئایا تا 4 ساڵی تر پێویستیان بە ئێوە ئەبێت ئێمە بینیمان لە دوای 4 ساڵی پێشوەوە هیچ باکیان بە خەڵک نەبوو و تەنانەت لە هەڵبژاردننی پێشوشە هیچ لەبەرەوەی تەزویرێکی بەرنامە بۆ دانراویان هەبوو بەرمەجەکراویان هەبوو لە هەڵبژاردننی پێشوشە باکیان بە خەڵک نەبوو منەتیان بە خەڵک نەبوو ئەم جارش کە ئێستا هاتوون ئەمە تەنها بەڵێنە ئەگینا بۆ جێبەجێ ناکەن کاکە شۆڕش داهاتی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە کە بەشی هەموو موچە ئەکات و بەشی خەرجی و پرۆژە ئیسیسماریەکانیش ئەکات بۆ نمونە هەر ئەوەی کە حکوومەتی هەرێم کە خۆی ئاعترافی لەسەر کردووە ڕۆژانە 350,000 بەرمیل نەوتەفرۆشی ئەگەر ئەمە تۆ 80 دلاریش ناتەنها بە 70 دلاریش حسێبی کەی کەواتە ڕۆژانە هەموو ڕۆژێک حکوومەتی هەرێم بای 24 میلیۆن و 500,000 نەوت ئەفرۆشێک کە ئەکاتە 29 ملیار و 400 میلیۆن لە مانگێکە ئەکاتە 735 میلیار واتە 882 میلیار دیناری عراقی ئێمەش چەندمان پێویستە گریمان لەو نەوتەی کە بۆری ئەیفرۆشێ کە ئەڵین 882 میلیار ئەکات با بڵین 282 میلیاری حکوومەتی هەرێم ئەیداتۆ لە قەرزە دۆڕاوەکانیە بە کۆمپانیای داناغاز بە عەقدە دۆڕاوەکانی بۆ قەرزانەی کە لەسەری بەو تاڵانەی کە ئەیکا با بڵین هەرچێکی ناوئەنی کەواتە 600 میلیاری ئەمێنێتەوە 370 میلیاریش لە حکوومەتی عێراقی وەرەگرێ ئەکاتە 970 میلیار ئێمەش پێویستیمان 150 میلیاری داهاتی ناوخۆمان هەیە بە فرۆشتنی نەوت بە تەنکەر کەواتە ئەکاتە چەند ئەکاتە تریلیۆنێک و 67 میلیار داهات 25 نزیکەی 25 میلیاری هاوپەیمانوانمان هەیە کە ماگانە ئەدرێ کەواتە ئەکاتە تریلیۆنێک و 92 میلیار 100 میلیۆن داهاتی ناوخۆمان هەیە خاڵە بوومریەکان داهاتی مرور داهاتەکانی فەرمانگەکانی تر کەواتە ئێمە ماگانە داهاتی ئێمە
نزیک ئەبێتەوە لە تریلیۆنێک و 192 کەواتە لە ملیار داهات کەم نییە ئەمە ئەگەر هەمووچە بەبێ پاشەکەوتیش بە نەسری فەرمانگەکانیش بە پرۆژەی ئیسیسماری ئەوانش واتە جوڵێک بخاتەوە بازاڕیش لە نزیکەی 800 ملیارێکی پێویستە یاخود 900 ملیارێکی پێویستە لە 900 ملیارەوە تاوەکو تریلیۆنێک و 192 ملیار ئەمە نزیکەی 300 ملیار زۆر باشە یعنی کەواتە ئەمە بۆ جێبەجێ ناکەن بۆ خەڵکی کوردستان تووشی ئاوە تووشی هیلاکی و ناڕەحەتی ئەکەن زۆر باشە مامۆستا فاروق بەڕێزت ئەندامی ئەو لیژنەیە کە ئەم کارنامەیەکی ئێستا لە بەردەستمانە نووسیویەتیەوە دەمهوێت لەوەی کە پەیوەستە بە فەقەرەی پەروەردە و تعلیم پەروەردە و فێرکردن هەندێک پرسیار لە بەڕێزت بکەم با سەرەتا لەوە دەست پێ بکەین بە حکمی ئەوەی کە ئێستا ئێمە لە بەردەم دەستپێکردنەوەی ساڵی خوێندنین کەمێک قسە بکەین لەسەر ئەوەی کە لە دیارترینی ئەو چێشە تربەوی و تعلیمیانێکی ئێستا ئێمە لەم ڕۆژانەی داهاتوودا لە کاتی دەستپێکردنەوەی زەنگی خوێندن ڕوبەڕووی دەبینەوە چییە ینی بەڕای بەڕێزت خۆشت مامۆسای زانکۆشی هەڵبەت بێگومان ئێمە ئێستا لە سەرەتایی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندنی و لە سەرەتای ئەوەیان کە جارێککە ناوی خوێندکاران لە زانکۆ پەیمانگان دێتەوە بۆ قۆناغی یەکەم بە قۆناغی قوتابخانەکان دەست پێ دەکاتەوە هەمان شێوە زانکۆش دەست پێ دەکاتەوە جارێک لەڕێ بەشی لەم خوێندکاران ناوێنە زانکۆ نایەتەوە ینی هەموو تاکێکی ئەم وڵاتە هەموو خوێندکارێک کە قۆناغی 12 ئامادەی تێپەڕێنێ مافی خۆیەتی لە زانکۆ پەیمانگا نایبێت و بخوێنێت کەواتە ئەم مانگی ناومێدیە بۆ بەشێک لاوان بۆ بەشێک لە قوتابیان و خوێندکارانی هەرێمی کوردستان من ئەمڕۆ سەردانی ڕێکخراوێکم کە فۆرمی زانکۆلاین بۆ خوێندکاران پڕکاتەوە ینی بەشێک لەو خوێندکارانە ینی بەڕاستی لە دڵڕاوشیەدان ئەوە هیچ بەشێکی زۆران لەو شوێنێک کە خواسی دڵیان ئاوێن لێ بخوێن لەوێ ناویان نایەتەوە بەڵام بەشێکیان ترسی ئەوانە کە ئەسڵن لە زانکۆ پەیمانگا ناویان نیێتەوە لە بەرامبەرە ئەم ساڵ بۆ نمونە ئێمە داوای چیمان کرد لەو پرۆژێدا داوامان کرد کە هەلی خوێندن بۆ هەموو خوێندکارێک لە زانکۆ پەیمانگا بڕەخسێنێ بەکردنەوەی بەشی جیاواز بەکردنەوەی بە کۆلێژی جیاواز کۆلێژێک بەشێکە لەگەڵ بازاری کار لەگەڵ بازارە چۆنەڵی پەیوەندیان هەبێ و دەستی کار بخاتە بازارەوە ئەمە جگەلەوەی کە لە دڵڕاوشیدا کەسا ناوی بێتەوە ئەوانەی کە ناویان دێتەوە لە دڵڕاوشیدان 4 ساڵێکە چی بکەن دوای 4 ساڵێکە چی بکەن شادەی هەیە و پێی ئەڵەن بڕۆ بە دوای شاگەر مەتحەمیدا بگەڕێ بەڕاستی ئەمە کارەساتە بۆ ئێمە دوای هەلی کارمان کردووە بۆ دەرچوان و لە کەرتی تایبەت بە تایبەتی و داوایەمان کرد کە ئەوانە کە خوێندن تەواوەکەن بچنە زانکۆ پەیمانگان بەپێی سیستەمێک بێگومان لەوێ خوێندن تەواو بکەن و هەروە لە کەرتی پەروەردەدا بەشێکی زۆر لە قوتابخانەکان دوو دەوامی سێ دەوامین بڕۆ قوتابخانە هەیە لە سەرەتای ساڵ 4 بۆ نمونە پۆلی قۆناغی یەکی هەیە هەرێکی 40 تەلەبەی بەڕۆژوورەوە کە نابێت ستاندەر لە 25 تەلەبە زیاتر لە پۆلێکا بێ لە قوتابی تۆ مناڵێکە 40 مناڵەخیتە پۆلێکەوە لە 40 دقیقە مامۆستا فریای چی ئەکەی بەم خوێندکاری بڵێ بەم خوێندکاری بڵێ لەلایەکی کەوتمان مەترسی ڕوخان لەسەر بەش لە قوتابخانەکان هەیە قوتابخانەکەی من کە من تێدا مامۆستامی شێکە لە قوتابخانەی کە ئەگەری ڕوخانی یەشە لە ژوورەکانی هەیە ینی بڵێ ئومێد دەگەن کە کارەسات ڕوونەدا بەڕاستی چکە لە ماوەکانی ڕابردوومان بینیمان چەندین دیوار ڕوخرا خوێندکار بوو قوتابی بوو بەژێر داروپەردووی من هەڵبەت باسی دیواری چواردەر و قوتابخانە ناکەم باسی دیواری سەقفی پۆلەکانەکە یەشە لە ژوورەکان بەڵێ سەقفی پۆلەکانی خوێندکاری تێدایە ئەمە لەلایەکەوە ساڵانە ئەبینین حکومەت هەرێمی کوردستان هیچ بودجەیەکی ئەوتۆ کە شایانی باسی بۆ کەرتی پەروەردە تەرخانی ناکە ئەسڵەن ئەوەی حکومەت لای گرنگ نییە کەرتی پەروەردەیە ینی زۆر جار ڕەنگە وامان گومانکەن کە ئەسڵەن حکومەتە ناوێ نەوەیەکی نوێی کارا و چالاک و بەس لە ماوەکانی ڕابردوو حکومەتمە کۆمەڵە هەنگاوی ناوە ینی بە ئاڕاستەی هەڵبەت لە نێوان دوو قەوس بە قسەی خۆیان چاکردنی بوارەکانی تەربیە و تعلیم ینی بنمونە دەستکاریکردنی سیستەمی خوێندن ئەمانە هەمووی باشی ئەم دەسەڵاتە نین یان تێگەشتنی ئەم دەسەڵاتە نیە بۆ ئەوەی دەیەوێ ئەم لە ڕابردووە کە ئەوان باسییان لە سیستەمی کۆنگری سیستەمی پەروەردەی و گۆڕانکاری لە سیستەمی پەروەردەیە کرد ئەبینی سا هێواش لی پاشەکشاکەن و ئەم بەڕاستی لە هەرێمی کوردستانە بەداخەوە کاتێک کە وەزیرێک دێ کارەکانی وەزیرەکەی پێش خۆی چۆنەڵی هەڵەوە شوێنێتەوە ئەم ئێوە کۆمەڵە شت بکە بە حساب کە ئەمە
داهێنانەکە بەڵام سێرەکەی بەخراپ ئەشێت بەسەر خوێنکارانە و بێتە بارگرانی بۆسەر خوێنکاران و بامان بۆ فێرخوازان لە زانکۆ و زۆرجار بۆ مامۆستایانی زانکۆش بەڕاستی کە بە تعلیماتی وەزیرێک شتێکی قورس ڕێنماییی قورس دانێ کە تعتیلی بەرەو پێشبینی پرۆسی خوێندن و خوێندین وڵای لێ ئەکەوێتەوە دوجار بۆیە ئەبینین ساڵانە لە کاتی و سەربەندی دەستپێکردنی داوامی قوتابخانەکاندا چەند مانگ تێپەڕێ ئەنجا کەرەسەی پێویستی خوێندن ئەگاتە قوتابخانەکان کە ئەبێ بیدایە لە هاوینە پێش دەستپێکردنی داوام لە پرۆگرامی خوێندن لە کتێبی پرۆگرامەکانی خوێندن بە پێی پێویست بگاتە قوتابخانەکان بەڵام ناگات ساڵانە پارێکی زۆر شتیا بە هەدەرە دێ بەناوی ئەمە کۆمپانیای دەرەوەی وڵات چاپی ئەەکەن لە فلان وڵات لە فلان شوێن لە کاتێکا کۆمپانی ناوخۆیمانێ بە کوالەتی باشتر بە نرخی تێچووی کەمترش ئامادەی بیکە بەڵام نادرێت و بە کۆمەڵی ڕۆشنی کا تێپەڕێکەکەن کە دوجار هەم درنگ ئەگە هەم پارێکی زۆری تیا بەخەرجەدرێ و هەم زۆر جا بەداخەوە ئەو پرۆگرامە کە چاپەکەن دوای ماوەیەکە بۆی خراپی کوالەتەکەی جارە بۆی هەڵی پرۆگرامیەوە جارێکە ینی بەقەڵکی ئەوە ناوێت کە قوتابی خوێنکار تیا بخوێن و جارێکە پارێشکەی تێدا هەدەر دێت کاتە گرفتی پەروەردە و فێرکردن لە وڵاتەیە کاک شۆڕژ گرفتی قوڵی هەیە و بەڕاستی خەمخۆرێکی جدی ئەوێ کە ئاوری لێبات و ئەگەرنا سیستەمی پەروەردە لە هەڵدێرێکی گەورەدا و ئایندەی نەوەکانی داهاتوومان بەڕاستی لەبەردە مەترسێکی گەورەدایە زۆر چاکە مامۆستا شێرزاد لە کارنامەکەی کۆمەڵی ئیسلامی لە فەقر سێگەر بە هەڵەدا نەچوو قسە لەسەر ئابووری و لەسەر خۆشگوزەرانی کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت ئەگەر کەمە لەسەر ئەوە قسە بکەی بۆ بینەر لەوەدا دیدی کۆمەڵ ینی بۆ اقتصاد و بۆ خۆشگوزەرانی خەڵک چییە ینی بەڵێ ئەمە لە فقرەسی پەیڕەوی بڵێن بەرنامەکەمان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بابەتی دارایی و ئابووریە کە ئێمە ئەوەی کە لە بەرنامانە فرەچەشنکردنی داهاتەکانی هەرێمی کوردستان کەواتە لە وڵاتی ئێمە تەنها پشت بە ئەوەی کە پشتی پێبەستراوە تەنها بە دەرەجەی یەکەم پشت بە داهاتی نەوت بەستراوە و پشت بە خاڵە گومریەکان و کۆمەڵی داهاتی ناخۆی کەم ینی لە کاتێکا کە ئێمە توانی لە هەرێمستانەوە بکەین ینی بەفعلیشنگی لەبارە بۆ ئەم فرەچەشنەی ئێمە خی گەورە وڵاتێکی سروشت و وڵاتێکی وای پێبەخشیوین ئێمە ئەتوانین لە چەندین سێکتەرەوە داهاتمان هەوێ بەڵام هەموو داهاتەکان گرنگیان پێ نادرێ یاخود ئیهمال کراون تەنها احتیمات کراوەتە سەر نەوت و گومەرێک کەواتە ئێمە کە ئەڵین فرەچەشنکردنی داهاتەکان بۆ نمونە ئەتوانین گرنگی بە کەرتی کشتتوکاڵ بین و کشتتوکاڵ بەرەو پێشەوە بەرین یاخود ئەتوانین ئێمە گرنگی بە کەرتی گەشتیاری بین ئێمە کۆمەڵێ شوێنی گەشتیاری زۆر دوورە دەستمان هەیە کۆمەڵێ شوێنی گەشتیاری زۆر خۆشمان هەیە بەڵام بەهۆی نەبوونی ڕێگاوبانەوە بەهۆی نەبوونی خزمەتگوزاریەوە ئێمە کەواتە ئەو شوێنانە بێبەشن لە سەردانیکردنی گەشتیار یاخود ئەبینین ساڵانە لە مەوسیمەکانی نەورۆز و جەژنەکان و ئەوەیە میوانێکی زۆر ڕوو لە وڵاتە ئەکەن تەنانەت ینی ئەبینی سێرەکەی وتێل نییە جێگەیان نابێتەوە لەسەر شەقامەکانە خەون کەواتە ئەم وڵاتە بەکاملی لە 27 ساڵی ڕابردووە تا ئێستا لە بواری گەشت و گوزاری لە بواری کشتتوکاڵە ئیهمال کراوە پاشان ئێمە لە کاتێکدا ئەمە داهات ینی بۆ زۆر وڵاتێکی هاوسێ بنە وڵاتی تورکیا کە هاوسێمانە بەشێکی زۆری ئەو داهاتی دەستی ئەکەوێت لە ڕووی گەشتیاریەوە دەستیەکەوێت چەندین وڵاتی تر یەکێک لە وڵاتانە میسرە کە بەشێکی زۆری لەو داهاتی کە دەستی ئەکەوێت لە ڕووی گەشتیاریەوە دەستیکەواتە ئەو داهاتی کە لە ڕووی گەشتیاریەوە دەست ئەکەوێت لە زۆربەی وڵاتان بە دەرەجەی یەکەم پشتی پێ ئەبەستن بەڵام لە وڵاتی ئێمە ئیهمال کراوە ئێمە کشتتوکاڵمان ئیهمال کراوە یەکێکی تر لەوانە ئێمە وڵاتێکی پیشەسازین کانزامان هەیە چیمەتۆمان هەیە ینی کەواتە ئەم وڵاتی ئێمە لە ڕووی کانزاییەوە لە ڕووی پیشەسازیشەوە ئیهمال کراوە یاخود هەر هەمووی قۆرخ کراوە لەلایەن دەسەڵاتی حیزبیەوە و باوەڕ ناکەم داهاتەکەی ناچێتەوە سەر داهاتی هەرێمی کوردستان پاشان لە ڕووی بازرگانیەوە ئێمە ئەتوانین پەرە بە وڵاتمان بین لە هەموو سێکتەرەکانی ترەوە بەڵام ئەوەی کە تەنها پشتی بەستراوەکو وتم ئەو سێکتەری نەوتە کە ئەمەش خطوورەتی زۆرە ئەوە تا لە 2 ساڵ پێش ئێستاە کاتێک کە نرخی نەوت دابەزی وڵاتی تووشی ئەم وێرانە کرد و تا ئێستاش ئێمە باجی ئەو عقدە یاخود گرێ بەستە دۆڕاوانە ئەدەین کە حکوومەتی هەرێم لەو بارەتەیەمە لە ڕاستیدا بارەتی کۆمەڵی کۆمپانیای دەرەچیوێنی وەکو هەرێمی کوردستان دیلیم کۆمپانیانە ئێمە کاکە شۆڕش ئەو کە لە ساڵی 1650 کاتێک کە مەبادیئی ژمێریاری و دارایی دانراوە یەکێک لە بنەما هەرە سەرەکیەکانی ژمێریاری و دارایی
بابەتی چییە؟ بابەتی شەفافیەتە ئیفساح. چۆن پەیوەندی هەیە بە ژمێریاری و بەدارایی و بابەتی ژمێریاریەوە یەکێکە لە وڵاتدانەوە کاتمان خەریکە بەرەو کۆتایی دەچێت. کەواتە لە هەر وڵاتێکە شەفافیت نەبوو کە شەفافیت نەبوو کەواتە کەس ئاگدارنی ئەو گرێبەستانە چۆن ئەکرێت. ینی ئەو گرێبەستانە لە گرێبەستنەوتیانە لە حکوومەتی عراقی بە جۆرێک لەگەڵ کۆمپانیا و شەریکاتی ئەجنەبیا کردوێتی لە هەرێمی کوردستان بە جۆرێکی تر کردوێتی کەواتە ئەتوانین بڵین ئەگەر خەڵکێکی زۆر دواکەوتووی ئەم وڵاتت بهێنایە ئەو گرێبەستانی بۆ جۆرە ناکرد چونکە ئێمە نەوتمان فرۆشتووە بەڵام قەرزار بووین ئەگەر نەوتمان بکرێ ئەوە چیمان لێ بەهاتایە کەواتە معادلەکە ئەو نەیتر قڕ ئەکرا بەسەر ئەم وڵاتەیە یعنی ئەکرێت تۆشت بفرۆش و قەرزاربی. زۆر زاکە مامۆستا با پرسیارێک لە بەڕێزت بکەم هەمیشە حزبی ئیسلامی بەوە متهمە کە ئەوەندەی گرنگی بە قیامەت دەدات ئەوەندە گرنگی بە دنیا نادا لە کارنامەکەتاندا کۆمەڵی ئیسلامی قسە لەسەر خۆشگوزەرانی دەکات بە فعلی کۆمەڵی ئیسلامی دەوێت خۆشگوزەرانی بۆ ئەم کۆمەلگایە ینی دەستە بەر بکە خۆشگوزەرانی لە لای ئێوە یانی چی لای کۆمەڵی ئیسلامی خۆشگوزەرانی خەڵک. ئێمە کە باسی ئەوە ئەکەین ئەڵێن ئەم وڵاتی ئێمە ئەو داهاتە زۆری کە هەیەی ئەبوایە ئێستا هەموو فەردێکی ئێمە خۆشگوزەران بژایە هیچ داهاتەکەمان هیچی کەمتر نییە لە وڵاتانی خەلیج کەواتە وایە هەموو فەردێکی ئێمە وەکو وڵاتانی خەلیج بە خۆشی بژایە زۆر ئاسایی بوو ئەو داهاتەی کە هەمانە تەنان ئەگەر فەردێکی ئێمە بۆ سەرچاکردنێک بچوایە لە لوبنانیا لە ئەمریکا سەری پچاکردا و بەهاتات ینی داهاتەکەمان ئەوەندە هەیە کەواتە کە باسی خۆشگوزەرانی ئەەکەین یەکێک لەو خاڵانی کە باسمان کرد پەرەپێدان بە کەرتی گەشتیاریە کەواتە کەرتی گەشتیاریش یەکێک لەو خاڵانی کە ئێمە خۆشگوزەرانی ئەمانەوە فراهەمی بکەین بۆ هاونیشتمانانی خۆمان. زۆر چاکە مامۆستا فاروق ئەمڕۆ شارەوانی کە جۆرە لە ناومێدی لای خەڵک هەیە ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی چۆن بەشدار دەبێت لە سەر لە نوێگەڕانەوەی ئومێد ئەمەل بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ خەڵک بۆ شەکان. ئێمە لێرەوە بە خەڵکی کوردستان ڕاگەین و کاریشی لەسەر دەکەین کە ئەوەی کە ئەمڕۆ خەڵکی کوردستان تا ڕادەیەکی بێئومێدی ڕووی تێکرد و ئەمە خواسی دەسەڵاتە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە مای 27 ساڵ ڕابردووە کاریان کردەوە بۆ بێئومێدکردنی خەڵک بێئومێدکردن لە گۆڕانکاری لە چاکسازی لە گوزەرانێکی باشتر لە پێناوچیە لە پێناو بۆ واقعا نەخوازەوەی ئەمڕۆ ڕازی بن کە ئەم دوو هێزە بۆیان دروست کردووە کەواتە ڕازیبوونێ بە واقعانی ڕازیبوونە بەم دەسەڵاتی کە 27 ساڵ حکم کردووە نەهامەتی بەس خەڵکی کوردستان داهێناوە. ئێمە لەو ئیشانێک کە کاری لەسەرەکەین کاک شۆڕش دێساوە ئێمە کە لە کارنامەکەمانە یادداشتمان کردووە کاری لەسەرەکەین لە فراکسیۆنی ئایندا لە سەرەتا هەوڵ دەدەین بۆی کە کەمترین ئاسی بژێوی خەڵکی کوردستان لانی کەم موچەی ئەوەندە بەشی کەمترین ئاسی بژێوی بکات نابێ موچەی شریفانە شریفانە بژی کە پێویستی بە خەڵک نەبێت پێویستی بە محتاجی دەستی کەس نەبێت کە لە وڵاتێکە کە داهاتێکی بێشماری تێدایە کارەکەین لە فراکسیۆنی داهاتوە بۆ هەڵۆشاندنەوەی ئەو باجی ڕوسوماتە نایاسایی و ناڕەوایی کە لە ماوەی ئەم قەرانەدا سێقات حکومەت سەپاندوی بەسەر خەڵکی کوردستانە کاتە ئەمە ئەمانەی ئەم ئومێدە بە خەڵک بێن ئەگەر ئێمە بچینەوە بە ڕێژێکی فراوانتر بە ڕێژێکی بێسە بچینە پەرلەمانی کوردستان ئەمانە لە ئەولویاتی کارمان دەبێت بۆ بە خەڵکی کوردستان دەڵێن کە بێئومێدی یاخود بڵێن تەسلیمبوون بە ئیرادەی دەسەڵاتدار بەڕاستی ئمە بارودۆخمان لێ خراپتر دەکات ئێمە بێ بزانین کە هەچ کاتێک کە خەڵکی کوردستان بێدەنگ بوو ئەم دوو هێزە دێن بارودۆخی خراپتر دەکەن زۆر چاکە بەرەو ژانێکی خراپتر دێن بۆی بۆ ژانی ئێستا ڕازی بێکاتە پێویستە خەڵکی بە گەرمەگوڕی بچێتە سنوڕەکانی دەنگدان تاوەکو هێزی دەسەڵاتدار نەتوانێت زیاتر ستەمیان لێ بکە و ئەو هێزانێک کە لەبەرەی خەڵکن لەبەرەی ستەم لێکراون سنگ و پێگیان لە پەرلەمان زیاتر بێت تاو کارکەن بۆ جێبەجێکردنی خواست و داڕەکانی زۆر چاکە کاتم لەبەرەوەی زۆر کەماوە تۆ دوا پەیامی خۆ دۆکو کاندیدی ژمارە 23 لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بدە بە خەڵک. پەیامی من بۆ هەموو خەڵکی کوردستان بە جیاوازی ڕنگ و دەنگەکانەوە بۆ خەڵکی مسلمان بۆ ئێمە ئەبین بە نوێنەری خەڵکی مسلمان ئەبین بە نوێنەری خەڵکی مەسیحی ئەبین بە نوێنەری خەڵکی یەزیدی ئەبین بە نوێنەری هاوڵاتی کورد خەڵکی ستەم لێکراو هەر کەسێک ستەمی لێکرا بێت یعنی من داوا لە خەڵکی کوردستانەکەم ینی لە هێزەکانی ناوخۆ لە هێزی پێشمەرگە کە ئێمە نوێنەری ئەوانین ئەوان ئەگەر لایەنێک یا دوو لایەن بیانەوێ بە ناوی ئەوەی کە ئەوان شەهیدی ئەوانن یاخود پێشمەرگەی ئەوانن ئێمە ئەڵین ئێوە پێشمەرگەی کوردستانن دایکی شەهیدان ئەڵین دایکی شەهیدانی کوردستانن ئێمە ناکەن و لایەنێکە ئێمە ئەبین بە نوێنەری هەمووتان و داوای مافی هەمووتان. زۆر چاکە کاتم نەما زۆر سواسانەکەم زۆر بەڕێزان مامۆستا شێرزاد نووری کاندیدی ژمارە 23 لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەروەها مامۆستا فاروق محەممەد کاندیدی ژمارە 16
11 لیستی 1940 کۆمەڵی ئیسلامی و هەڵبژاری پەرلەمانی کوردستان زۆر سوپاسانەکەم خی گەورە موفقتان بکە هەروەها سوپاسی ئەوەش دەکەم بینەرانی بەڕێز تا لە بەرنامەیەشی تر پێتان دەگەمەوە هەمولاک بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ